دوای مانگێک لە داخستنی قوتابخانە و خوێندنگاکان بەهۆی شەڕی ئێران و لێکەوتەکانی لەسەر هەرێمی کوردستان و هێرشەکان ڕۆژی یەکشەممە وەزارەتی پەروەردە بڕیاریدا خوێندن بکرێتە ئۆنلاین. سەرڕای نەبوونی ئینتەرنێتی باش و سەرچاوی پێویست بۆ وەرگرتنی وانەکان بە شێوەی ئۆنلاین لەلایەن قوتابیان و خوێندکارانەوە. بڕیارەکە لێکەوتە و کاریگەری دیکەی هەیە. ڤار بە دۆداچوونی بۆ کاریگەری بڕیارەکە لەسەر ئەو کەسانە کردووە کە پێیان وایە لەم دۆخەی خوێندن زیانمەند دەبن. یەکێک لەو شوێنانی زیانی مادی پێدەگات فرۆشگای ناوەندەکانی خوێندنە. خاوەن فرۆشگایەک بە ڤاری گوت بەهۆی ئەوەی زیاتر لە مانگێکە خوێندنگاکان داخراون بەشێکی زۆر لە خواردن و پێویستیەکانی نەو فرۆشگاکانیان بەسەر چووە و فڕیاندا و ئێستاژ نازانن چی لەو بەشە بکەن کە ماویانەوە هەمووی دەبێتە زیان لەسەریان. لەلایەکی دیکەشەوە زیانمەند لەسەر بڕیارەکە ئەو کەسانن کە لە خوێندنگە ئەهلیەکان دەخوێنن. لەسەر ئەم پرسەش ڤار بە دۆداچوونی کرد و لەگەڵ کەسوکاری چەند خوێندکارێک قسەی کرد کە منداڵەکانیان لە خوێندنگە ئەهلیەکان دەخوێنن. ئەوان گوتیان خوێندنگەکان ئامادەنین هیچ بڕەپارەیەکی کری خوێندنیان بۆ بگەڕێتەوە. لە کاتێکدا منداڵەکانیان دەوام ناکەن. لەپاڵ ئەوانیشدا بەشێکی زۆر لەو پاس و تەکسیانی هاتوچۆ بە قوتابیان و خوێندکاران دەکەن بەهۆی بڕیاری بە ئۆنلاینکردنی خوێندن بێکار دەبن و ئیشەکانیان لەدەستداوە. بە گوێرەی زانیاریەکانی ڤار کە لە سەرچاوی تایبەتەوە وەریگرتووە ئەگەرێک هەیە خەرەبووی بەشێک لە زیانی فرۆشگاکان بکرێتەوە بڕێک لە پارەی بەکرێگرتنی حانوودەکانیان بۆ بگەڕێنرێتەوە. بڕیاری بە ئۆنلاینکردنی خوێندن بۆ پاراستن و سەلامەتی خوێندکاران و قوتابیانە لەو هەڕەشە و مەترسیانەی هەیە. بەڵام لە پاڵەوەشدا ئەم گرفتانە کە دروست بوون و تا ئێستا وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا هیچ چارەسەرێکی ڕانەگەیاندووە.